خۆشەویستان ئێمە کاتێک لە ژیانی ڕۆژانەدا بەریەککەوتنمان هەیە لەگەڵ کەسە نزیکەکانی خۆمان یان لەگەڵ هاوکار و هاوپیشەکانمان لە جێگەیەک لە فەرمانگەیەک لە دەستگایەک لە هەر شوێنێک بین بەهۆی ئەم بەریەککەوتنەوە بێگومان قسە ئەکەوێتە نێوانمان ڕەفتارەکەوێتە نێوانمان زۆر جارە بێتە مای دڵگرانی ئەبێتە مای عاجزی ئەبێتە مایی جۆرێک لەوەی کە لێک دوورەکەونەوە تاکەکان چ ئەمە زۆر جار لە نێوان ژنومێردا ڕوەدات لە نێوان منداڵا ڕوەدات لە نێوان خوشک و برادا لە نێوان وەگوتم دوو هاوکارە دوو هاوپیشەیە ئەم بابەتانە ڕوەدات چونکە خۆی ژیان بەریەککەوتنە لە ئەنجامی ئەم بەریەککەوتنەداندا ئەم گرفتانە دێتە پێشەوە لە بەرامبەر ئەمەدا ئێمە لە ئاینی پیرۆزی ئیسلامە شتێکمانەیە پێوترێت لێبوردەیی لێخۆشبوون زۆر گرنگە ئێمە ئەم چەمکە بەڕاستی زۆر گرنگی پێ بدەین چونکە بابەتێکی گرنگی کۆمەڵایەتیە هەم ژیانی خۆمان لە دنیا ئاسوودا بین پێی هەم با بڵێن پاداشت و خێرێکیشمان لە قیامەتە دەسەکەوێت بێزکردنی گیانی لێبوردەیی لە پەروەردەی خێزاندا قسە و باسی لێ یەکەین تەوەرەی ئەم ڕۆمانە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولستار ئەسەفەورامی مامۆستای ئاینی کە بە سوپاسەوە بەڕێزیان لە ستودیۆ لەگەڵمان میوانن مامۆستا گیان بەخێر بێت سلامت بن ئینشاءالله بەخێر بێ ئەخوا مامۆستا چەمکی لێبوردەیی پێشەوەی بچینەوەی کە لە ناو خێزان بەتایبەت باسی بکەین بە شێوازێکی گشتی چ ڕۆڵ و کاریگەری و مەهامێکی هەیە لە ژیانی ڕۆژانەماندا و لە ئاینی ئیسلامە چ پایەکی هەیە بله بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه دیارە بابەتی لێبوردن و لێبوردەیی بۆ تەواوی کۆمەلگاکان زەڕور و گرنگە و کۆمەلگای ئیسلامیش زۆر گرنگی پێداوە لێبوردەیی ژیان جوانەکە و ژیان بەبێ لێبوردەیی دەبێتە جەنگەڵستان و کوشتن و بڕین تەنانەت لە ناو نزیکەکانیش دەبێتە تاریکستانێکی زۆر زۆر خراپ و تام و چێژی ژیان نامێنێ بۆیە بابەتی لێبوردەیی ئینسانەکان پێی جوانە بن خێزانەکان پێی جوانە بن و کۆمەلگایش پێی جوانە بێ لەو لایشەوە لە ڕاستیە سەرێشەکەمە بێتەوە بۆ دام و دەستگای ئەمنی و مەحاکیم و دادگا و پاسگا و هەموو شتێک کەواتە لێبوردەیی ئاینی ئیسلامی پیرۆزیش بخەیتە کەنارەوە وەکو مرۆڤ هەر لێبوردەیی زەڕوریاتی ژیانە دەبێ لێبوردەیی وەکو وانە لە قوتابخانەکە نابوتێ من پێم خۆش ئاماژێ بە شتێ بکەمەویش ئەوەیە کە لە سڵین قوتابیەکان لە قوتابخانە هەندێ ڤیدۆی کارکردنی باوکیان پیشانە درێ کە بەچ زەحمەتێک باوکیان خەریکی ئیش و کارن خەریکی پەیداکردنی بژێوی ژیانن بۆی مناڵ قەدری باوکی بزانێ پێم خۆش ئەم بابەتە بگوازێتەوە ناو کۆمەلگای کوردی بەتایبەتی ڕاگەیاندنی کوردی مەشاهید و مەشهەدی لێبوردەیی لە ڕاگەیاندنەکانەوە زۆر گرنگی پێ بدرێت لە قوتابخانە زۆر گرنگی پێ بدرێت حتا لە باخچەی ساوایانەوە زۆر وەکو ڤیدۆ پیشانیان بدرێت بۆچی بۆ ئەوەی ئەم بابەتی لێبوردەیە لەگەڵ خوێن و ڕەگمانە تێکەڵ بێ ئەو کاتە کۆمەلگا زۆر بە ئاسانی ئینسجام پیا ئاکار لەگەڵ ئەم بابەتی لێبوردەیە ئێمە ڕاگەیاندن زۆر کاریگەری هەیە بۆیە دەبین ئەم چەند ساڵی ڕابردوو ڕاگەیاندن دەورێکی سلبی بینی هەندێک لە ڕاگەیاندنەکان دەورێکی سلبی بینی بە ئاشکرا ئاساوارەکەی دەرکەوت لە ناو کۆمەلگا ئەگە دەورە ئیجابیەکەی ببینێ حتمما دوای چەند ساڵێک دەوری ئیجابیەکەی دەرەکەوێت باشە مامۆستاگیان باسێک لە پاداشتی لێبوردەییمان بۆ بکەی کاتێک کەسێک بەرامبەر کەسێکی دیکە لێبوردە دەبێت و گیانی دڵسۆزی و لێبوردی و لێخۆشبوونی تیا هەیە چ پاداشتێکی دەست ئەکەوێت بەڵێ وەکو موسڵمان قەناعەتمان وایە هەر کارێکەکەین ئەجر و پاداشتمان لای خوای پەروەردگار هەیە لە ناو کۆمەلگای ئێمەدا لێبوردە هەمیشە بە گەورە تەماشا ئەکرێ و ئینسان بە لێبوردن هەرگیز کەم ناکات هەرگیز بە لێبوردەیی نەقسێک ڕووی تێ ناکە عیبێ ڕووی تێ ناکە هەر کەسێ لە بەندەیەک ببوورێ خوا لێ بوورێمە وەکو بڵێ نەبڕاوەیە و قسەی تیا ناکرێ لێبوردن خوایەک هەیە کە لێبوردەترە خوا لێمانە بوورێمە یەکەم لە ڕووی ئاینیەوە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئەو کەسەی کە لێبوردەیە بێگومان جوانە بێ
بێگومان زۆر گەورە بێ بەڵام پێم خۆش ئەگەر لە تەوەرەکە لە نەندەمە قسەیەک هەیە بیکەم بابەتی لێبوردەیی هەروە سادە و ساکانێ نابێ خەڵک لە بۆ نەفسی خۆی و لە بۆ دەستخۆشیەک لێبوردن لەسەر حەقی خەڵکی بکە ئەمە لە ناو کۆمەلگایەمە هەندێک جار بەزاندنی سنووری خەڵکیە دەبینی کەسێک تاوانێکی ئەنجام داوە بابەتی قەتڵە بۆ نمونە خوێن ئێتە پێشەوە یا لێبوردن و عەفوی دێتە پێشەوە خەڵکێک بە ناوی ڕئیسی عەشرەت و مامۆسای ئاینی و شێخ و مەلا و شتێک لەمانە سندەرە پەڕێنێ لێبوردنێکەکە ئەمانە سنوور و یاسای خۆی هەیە کاتێک کە مناڵی بچووک هەبوو لە بابەتی قەتڵا بۆ نمونە لێرا لێبوردن ئازایەتی نییە لێرا لێبوردن ئەگە هەر کەسێک بڵێ دەچمە با ژێرباری لێبوردنەوە دەبێ حەق و مافی ئەو مناڵانە لە ئەسۆی خۆی بگرێ من جارێکیان ئاگادارم سولحێک بوو بابەتێک پیاوێک کوڕەکەی تووشی حادیسە بوو وەفاتی کردبوو لەوێ لەبەر تەرەفی بەرامبەر خۆشبوو لێبوردنی دەربڕی بۆیان بەڵام وتی خەڵکی نێوە هەمووتان شاهێد بن من لە کاتێکە کە لە خوێنی کوڕەکەم ئەبورم سێ مناڵی هەیە من ئەمەی کە حەقی خۆیەتی من ئەیدەم بە مناڵەکانم واتە من ئەچمە ژێرباری تەکالیفی دیەکەیەوە ئەو کاتە ئەتوانم لێبوردنکەم لێرابێ ئەمە بکەینەوە لێبوردن تەنایەمە لە حەقی خۆمان دەتوانین ببورین هیچ کاتێ مافیەوەم نییە خەڵکێک ناچارکەم ئیلا لێبوردنکە ئەمە لێرا لە ناو ئێمەدا خەریکە پەرەئەسێنێ دەسەڵاتدارێکە خەڵک ناچارەکە ئیلا بێ لێبوردنکەی ئەو لە ژێر ناچاریە و لە ژێر زەختا لێبوردنی کەمە لێبوردن نییە بۆیە لێبوردنێک لە طیبی نەفسەوە وەکو دەڵێت لە کانگای دڵەوە بێت پاداشتی زۆر گەورەی لە لای خوای پەروەردگار لە دنیایشا جێگەی سەربەرزی و سەرفرازیە باش وڵا بابەتێکی جوانت ئاماژە پێکە چکە زۆر جار ڕاستە فۆری مامۆستا سەرۆک عەشیرەت یا مامۆستایەکی بەڕێزیایانی ڕیش پێک پیا و ماقوڵێک کەسایەتێکی کۆمەڵایەتی ئەچێت و وەکو بڵێ بەبێ جارێوی قسەی لەگەڵ لایەنی زەرر لێکراو کردوۆنیە ئەم قساکات و بەڵێ ئیشێکی چاکەکە جوانەکە بە زۆکو جەنابەت فەرمووت ئەی حەقی دوای ئەوانەی کە خوراوە ئەمە زۆر گرنگە بەڕاستی منە ینی ئەبێ خەڵک هۆشیار بێ من لە سەرەتای پرۆگرامەکەشا باسمان کرد کە لێبوردنیش سنووری هەیە ئەو سنوورەیە کە نابێ بەبەزیێنە باش مامۆستا کەسی لێبوردە لە ناو کۆمەڵگەیە باست کرد کە کەسێکە دایم خەڵک پەنجەی باشی بۆ ڕاکێشێ لە ئاینی پیرۆزی ئیسلام ئەو خەڵکانی لێبوردن بەرامبەر خەڵکی دیکە بەتایب لەسەر بابەتاری کە پەیوەندی بە نەفسی خۆیەوە هەیە ئەمانە پێگەیان چۆنە فەرموودە چۆن باسی کردوون قورئان چۆن باسی ئەم کەسانەی کردووە وەڵا ئەگە ئێمە بگەڕێن بە دوای دەلیلە دلیلمان زۆرە لە قورئان و سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ئەقوالی سەحابەش دلیلێکی زۆرمانەیە خوا خۆی ناوی عەفوە ئەمر بە عەفوەکە باشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە چەندین فەرمایشتا باسی عەفوەکە کە عەفو ئینسان پێی گەورەیە بێ عەفو ئاو بکەن براکانتان لە براکانتان ببورن دلیلێکی زۆرمانەیە کە پاداشتی زۆر گەورەی هەیە لای خوای پەروەردگار ئەمە وەکو پاداشت ئێمە لە ناو نسووسا چەند شتێکمان هەن کە باسی عەدەدەکە عەدەدی پاداشتەکەی بەڵام زۆربەیان عەدەدیان بە بێحسابە ئەم بێحسابە بۆ نکاتێوە فەرمە پاداشتەکەی بەهەشتە یا بغەیری حیسابە مانە هاندانن بۆی خەڵک زۆر گرنگی بدا بۆ بابەتی عەفوە عەرزم کردن بۆی ئێمە بەشی ئەوە بکەین کە هەندێک شتە هەیە ئاماژەی بێ بکەن کە زەڕورە ئەمڕۆ تو باسی عەفوەکەی باشی پێش عەفوکە بۆچی عەفوەکەی بۆیە لە بابەتی دلیل ئەو بڕاوەتەوە کە لە قورئان لە سنەت لە ئەقوالی عولەما وەسەلەفی ساڵات بەڵگەیەکی زۆرمانەیە کە هەر هەمووی ئاماژەیە بە عەفو ئەمرە بە عەفو پاداشتی عەفوە کە پاداشتەکەی ئەوەڵ و ئاخر بەهەشتە و ڕەزامەندی خوای پەروەردگار و عەفوی خوای پەروەردگاریشە بۆ بەندەیەک چونکە بێمە لە حەدیثا وارد بۆ کە خوای پەروەردگار بە بەندەیەکە فەرمێ عەفویەکەی فەرمێ خوای پەروەردگار بەڵێ ئەوە عەفویەکەم دەی خوای پەروەردگار فەرمیش هەردووکتان عەفوەکەم بەهەشت ئەمە دلیلێکتر وازانم کافیە با ئێمە بگەڕێنەوە بۆ باشە بۆ تۆ داوای عەفو لە منەکەی خەڵک بۆ داوای عەفو لە بەرامبەرەکەیەکە حتمەنە بێ ڕووداوێک ڕوویدابێ تۆ بگەڕێ بۆ ئەوەی بە ئەم پێشەوەی بچی بۆ عەفو
ئەسباب و هۆکاری دەستبردن بۆ بابەتی عەفو و سڵح و ئەوانە باسکە و ڕێگری لەوانە بکە وانە ڕاستە ئێمە بۆچی نامە بەسم تۆ نییە بەس کۆمەلگای مەقسە بۆ کۆمەلگاکەین کۆمەلگای ئێمە پێشەوەی با هەنگاو بنێ بۆ عەفو هۆکارێک هەیە کە من بەیانی خۆمەخمە ماڵەکەی تۆ داوای عەفوەکەم و داوای لێبردنەکەم کۆڵێ مامەسا عەزە دەدەم و ڕێژسپی و پیاوەما خۆڵەمان ئەبانە هێنم ئەی باشە بۆ پێشتر ئێمە ڕێگریەکانی ئەمە نەکەین بۆچی ڕاستە زۆر باش مامۆستا ئێمە لەگەڵ چواردۆرماندا تووشی کێشە ئەبین تووشی دەمەقاڵە ئەبین بەرکەوتنەمان هەیە بەڵام تا چۆن گرنگە کاتێک کە ئێمە لەناو خێزانێک داین کۆمەڵە کەسێکین چەند کەسێکین ژمارەیەکی دیاریکراومان هەیە کاتێک کە دەمە بۆڵەیە یا خود کێشەیەکی بچووک ڕوو ئەدا لەناومانە بەرامبەر یەکتری زۆر لێبوردەتر بیم لەوەی کە بەرامبەر کەسانی دەرەوە لێبوردی وەڵا ئەسڵ وایە ئێمە لێبوردنمان لە ناو خێزانەکانە هەبێ چۆ ئەمانە لە فقی ئیسلامیا کە خوێنی ئەڵێ بۆ ئەندێ ئەسبابەیە ئەسبابی بۆ نەخزمایەتین خزمایەتی دەرەجەی ئولایە دوایەوە هاوزمانی هاو نیشتمانی هاو ئاینی ئەمانە هەر یەکێک لەمانە بە پلەبەندیەک لەو بازنەی پێکەوە ژیانە کۆمانەکاتەوە یەکەم کەسێکیان کە تۆ بەریەککەوتن ئەبێ لەگەڵ یا خێزانەکەی خۆتە ماڵ و خێزانی خۆتە لێبردن بۆ ئەمان دەرەجەی ئولایە و دەرجەی یەکەمە کە دەبێ ئێمە لێبردنمان هەبێت لێبردن حتمما لە ئەنجامی ڕووداوێکە و بەریەککەوتنێکەوە ڕووەدا کە تۆ ئیلا لەگەڵ کەسێکا بەریەککەوتنێکت بووە یا سوو تەفاومێک بووە بۆیە کاتێکە ڕووبوونەوە و ناڕەحەتی و لێک خەڵپژان و شتێک وا ڕوەدات دوای ئەوەت لێبردنێتە پێش لێبردن بۆ ماڵ و خێزان و خانەوادەی خۆمان ئەولاتر و لە پێشترە و ژیانی ئابە شێوازە نەبێ نابێ ژیانی خێزانی بە تایبەتی گەورەتریەکەی زیاتر بۆ بنەماڵی ئەمانە لێبردنی تیان نەبێ نابێ و ناشگونجێ چکم ئەم ڕەوڕەوەی ژیانە لێبردنی تیان نەبێ بە دڵنیاییەوە دەبێت دابڕان بێتە پێشەوە و ئیتر ژیان ئەبێ بوەستێ یا ژیانێکی بێگانەیی ژیانێکی لە کوردەواری قسێگە نەدیمونە نەشناسە شتێکی وایە ژیانێکی ئاوایەتە پێشەوە کەس کاری بەسەر کەسەوە نەبێ کەس ئامادە نەبێ دەستباری کەس بە حتمما ڕووبەڕووبوونەوە و لێک حاڵی نەبوون و لێک خەڵپژان لە ئەنجامی تعاون و بەریەککەوتن و دەستباریگرتن ڕوەدات من و تۆ ئەگەر پێکەوە کار نەکەین لە شوێنێکە بۆچی ڕوبەڕوویەکە بینەوە ئەگە لە نیشتیمان و ناوچەیەکا پێکەوە نەژین بۆچی ئەبێ لێک هەڵپژێن من لەگەڵ کابراایەک لە ئەمریکا و ئەوروپاوانە هیچ کاتێ بەریەکەوتنم نابێ ئەو لە وڵاتی هۆی من لە وڵاتی خۆم بەڵام کاتێ لە ناو دام و دەستگایەکە خێزانە عشرەتێکا بنەماڵی ناوچەیەک شارۆچکەیەکا پێکەوە بین حتمما بەریەککەوتن ڕوەدات ئێستا ئەسبابی بەریەکەوتنیش ئەوەندە زۆرن لە ڕووی ئەسبابی گواستنەوە تۆڕی کۆمەڵایەتیەوەیە هەموو ئەمانە ئەسبابی بەریەکەوتن ڕاستە مامۆستا لە نێوان لێبوردەیی و لێخۆشببوونی بەرامبەرەکانمان لەگەڵ ئەوەی کە خۆی پەروەردگار لە شریعەتە ناوی هێناوە بە قیساس ئەمە چۆن ئێمە بتوانین هاوسەنگی تیا بکەین یعنی بۆ نمونە کاتێک لەسەر بابەتەکە زۆر بچوک نییە دەبینی من و تۆیە بۆ نمونە غیبەتێکی منت کردووە یان من حەقێکی تۆم لایە لێمە بوورید ئەمە شتێکتە بەڵام کاتێک وەک پشتیش باسمان کرد بابەتەکە چێتە بابەتێکی زۆر گەورەوە خوێنی تیا بێ تەلاقی تیا بێ ئایلی تیا هەڵەوەشێتەوە کۆمەڵک بابەت لە بینی لێبوردن و قیساسا کامیان هەڵبژێرین بەڵێ ئێمە لە فقی ئیسلامیە بابەتی قیساس بابەتێکی جیایە قیساس بۆ قەتڵی ئەم دەبێ کەسێک کە دەمانچاڵە کێشە پیاوێکە کوژێ گەنجێکە کوژێ قیساس بۆ ئێرە ئەبێ قیساس هەرگیز لە قەتڵی خەتە ناگرێتەوە کەسێک بە سیارێکی شایەتی بە کەسێکە پاڵێکی ناوە بە کەسێکەوە ئەسبابێکی بەکارێنە ئەسبابی قەتڵ نییە غالیبەن کاتێکە بە زۆرینە ئەم ئیشەکە ئەم ئەنجامی داوە کەسێک لە بەرامبەریە تیاچەوە وەفاتی کردووە هی قەتڵ نییە بە بۆگزیە کەس نامرێ بە پاڵپێوەنانێک کەس نامرێ ئەگەر قەتڵی خەتە بوو شبێ خەتە بوو
غیری عەمد بوو ئەمانە هیچ کاتێک قیساس نییە بەس باسی دیەیە خوێنی لێوەرەگیرە جا لە وڵاتی ئێمە ئەوەش هەر فەزلی خوایە خەڵک بەخشندەیەکەی زۆرترە لێبوردەیەکەی زۆرترە زۆر بە دەگمەن زۆر بە دەگمەن یعنی ئەگەر خوێن وەربگیرێ بە دزیشە وەرەگیرێ یعنی لەسەرەوە بەڵێ کە مەشروعە وا دەرەبڕن کە خەڵکینەوە ئێمە سڵح و عەفومان کرد و بەڵام لە پشتەوە شتێکی وەرگرتووە ئاساییە بلێت لەم کەناڵەوە ڕایەگەیەنم ئەمە شتێکی زۆر مەشروعە یعنی قورئان سنەت فقی ئیسلامی مەزاهبەکان هەر هەموو باسییان کردو کە خوێن وەرگرتن ئاساییە بەڵام خوا ئەمر بە عەفوەکە ئەفو گەورەترە لە مەسەلەی قیساسە مەسەلەی قەتلی عەمدەنە کەسێک وەکو عەرزم کردن دەسەبا کەسێک بە عەمدە نەکوژێ باشە چقۆیەک دەنێتە ملی دەمانچێکی لێ دەرێنە ئیکوژێ ئەمە قیساسە قیساس لێرە دەسەڵاتی عەلمانیەت بۆ ئەوەی ئەوروپای لێ ڕازی بێ بابەتی قیساسی وەلا ناوە نایەوێش کار بە شەریعەتی ئیسلامی بکە بۆیە خوا فەرمێ فاعتەبروا فەرمێ وەلەکم فی القیساس حەیات یا ئولی الئەلباب باشە ژیان لە تۆڵە سنەوە ژیان هەیە یانێ چی کەسێک کوژە ئیکوژنەوە خوا فەرمێ لەم قیساسە حەیات هەیە حەیات هەیە بەمانەیە ئەوەی ئیتر خەڵک دەست نەست نەبا بۆ قەتلی تر نمونەیەکی زۆر گرنگ لە مەسەلەی قیساس و عەفوە دوو گەنج کە زۆر هاوڕێیەک بوون بیلال و عەبدوڵڵا کە لە یەکێک لە شارەکانی ئێران زۆر ڕەفیق بوون بە هەر هۆکارێک بوو عەبدوڵڵا بیلالی کوشت معلومی جەنابێشتانە ئیتر قیساس دێتە پێشەوە دوایەوەی مەحکەمە بڕیاری سێدارەدانیدا 7 دانە ساڵ دایکی کوڕە کوژراوەکە بەڕێی دادگاوە بوو دنیا تەکلیفیان لێ کرد کە ئەفو ئەم کوڕە بکە با کوڕەکەمان ئێمە نەکوژێ باوکەکەی ڕازی بەڵام دایکی ڕازی نەبوو لەسەرەوەی کە عەفو بکرێ حتا کەی 7 دانە ساڵ بەس بە ڕێگەی دادگاوە بوو نەیهێشت ئەم عەفوە ئەنجام بدرێ هەر ئەبێ ئیلا کاتی خۆی کوڕەکەی بەرامبەر بکوژی کوڕەکەی بکوژێ لە سێدارە بدرێ هەتا ئەو ڕۆژەی محکەمە دیاریەکە لە فڵان شوێن ئامادە بن کێ ئەتوانێ بێت لە فڵان زیندانە کوڕەکەی ئەعدامەکرێ هەمویان ئەعدام حازر بوون بۆ ئەعدامکردنەکە و کە سوکاری هەردوو لا باوکی کوڕیان بان کرد تەمەنە بێ ئەو بێت مێزەکەی ژێر کورسەکەی ژێر قاچی بە کوژەکە و قاتڵەکە لە ژێریان لابەرێ باوکی کوڕە کوژراوەکە بۆی وەکوڵێ تۆڵەکەی بەدەستی خۆی بکاتەوە ئەمە وەکو بڵێ غێرم باشتر تۆڵی بەدەستی خۆی کاتەوە ئالەو کاتە دایکی بیلال کە کوڕە کوژراوەکە بوو ڕۆشتە لای بە کوژەکە و زلەیەکی لێدا کە زلەکەی لێدا پەتەکەی لە ملی لێ کردەوە و وتی جەرگی منت سووتاندووە من جەرگی دایکی تۆ ناسووتێنم ئێتر لێیا بوو بە تەکبیر و الله ئەکبەر و هات و هاوار و ئەوانە لە خۆشی ئەمەی کە زۆر لە خەڵکی ئەگریان لەو خۆشیە زۆر ئەمە جا دایکەکەی پرسای لێکەن تۆ ئێمە ئەو هەموو تەکلیفەمان لێ کردی وتی وەڵڵی 10 ڕۆژ پێش ئێستا و 2 ڕۆژ پێش ئێستا شەوەکەی لە خەوما کوڕەکەم پێوتم وتی عەبدوڵڵا ئەفوکە دایکە لە عەبدوڵڵا ببوورە لێی خۆش بە بۆیە بابەتی لێ خۆشبوون زۆر گەورەیە تۆ کە مافی خۆشتە تۆڵە وەربگریتەوە قیساس ئەنجام بدرێ لەو کاتێشە ئەگەر لێ خۆشبوون هەبێ زۆر گەورەترە چونکم بە قیساس بە حاڵێک سوکنایی بۆ بەرامبەرەکەی دێت بەڵام هیچ کاتێک کوڕەکەی بۆ ناگەڕێتەوە کوژاوەکەی بۆ ناگەڕێتەوە ئەمەش ئێمە بانگەشە نییە بۆ ئەوەی کە خەڵکینە با کە سزا نەدرێ با خەڵک سزا بدرێ بەڵام پێشەوەی سزا بدرێ تۆوی عەفو لە ناو خەڵکیە بچێنرێ لە ناو خێزانەکانە بچێنرێ بەڵام ڕجایەک لەم کەناڵەوە لە گەنجەکانمان هەرگیز ئەسبابەکانی قەتڵ مەگرنە بەر یعنی عنفی خێزانی توندوتیژی خێزانیەکێکە لە هۆکاری قەتڵ هەر خێزانێک شیرازەی هەڵوەشێنرابێتەوە هەر خێزانێک توندوتیژی تایە هەبێ سەرپەرشتیاری لە دەستا بێ گەورەیان تیا نەما بێ ئەمە یەکێکە کە
ئەگەڕێی بە دوایە و سێرچێکەکەی ئەمە یەکەم دانەیە ئەسبابی قەتڵ یەکەم دانێ عنفی خێزانی هەر خێزانێک کە لە ناو خۆیان تونند و تیژی تیا هەبوو هەڵوەشاوە بوو ئیلتیزامات و پەروەردەیەکی ئاینی کۆمەڵایەتی تیان نەما بوو یەکەم هەنگاو ئەمانن زۆر باش مامۆستا تا چونێک گرنگە کە لێبوردن بە یەقینی تەواوەتیەوە بێت بۆ نمونە جاری وا هەیە ڕووداوێک ڕوو ئەدات لە نێوان دوو بنەمەڵاتدا یاخو لە نێوان دوو کەسدا لە یەکتری خۆش ئەبوون و لێبوردا بن بەرامبەر یەکتر بەڵام دوای چەند ساڵێک سێرەکی ئەم ڕووداوە سەر هەڵ ئەداتەوە دووبارە دەستیان ئەچێتەوە خوێنی یەکتری و کێشە دروست ئەبێتەوە یان لە خێزانێکدا لەوانەیە کێشە ڕوو بدات لە نێوان هاوسەراندا یاخو لە نێوان مناڵ و دایک و باوکدا بەڵام دوای ماوەیەک سەرکی دووبارە ئەم کێشەیە ڕوویداوەتە و ئەیدەنەوە بە ناوچاوی یەکترە تا چونێک گرنگە کە لێبوردە ئەبین لە دڵەوە لێبوردەیی بکەین و بە یەقینی تەواوەتیەوە لەو کەسەی بەرامبەرمان خۆش بین. بەڵێ من پێشەوەی وەکو بڵێ وچمە سەر باسەکە پیاوێکی بەڕێزەیە کە لە ناوچەی گەرمیان و ئەوانە لە کوردستانی خۆوانە خەریکی سڵح و وەکوڵە سەلاحەتە خەڵکی دایمە کێشەی خەڵکی هەلەکا و ئاشتەوایی و ئەمە بەبەتانەیە لە گرتە ڤیددیۆیەکی بڵاو کردێتەوە کە چاپێکوتنێکی لەگەڵاکەن ئەڵێ من لە تقریبەن 20 ساڵیەوە خەریکی سڵحم پیاوی ناو پیاوان ناو سڵح و ئەوانەیە قسێکی زۆر جوانی کرد ئەڵێ تا ئێستا یەک سڵحم نەکردو بۆ ئەوانەی کە ئەهلی ئیلتیزامن بەواتای ئەمڕۆ هەڵکە متدەین و ئەوانەی کە پەیوەندن بە ئاینی ئیسلامەوە هەمیشە ئەوانەی کە تووشی ئەم زۆر بەریەکەوتون و زۆر کێشەوانە بن زۆرینەی ئێسەکە ئەوە ژوان نەماوە بڵێن زۆرینەی هەموو ئەوان کە پابەندیان نییە بە ئیسلامەوە یاخود هەر بەڕووکەش مسلمانەتیان وەرگرتووە قورئان بۆمان دیاریە کە فەرمێ فمن اعتدى بعد ذلك فله عذاب أليم خوا باسی سڵحەکە ئونسا بە ئونسا ذەکەر بە ئونسا هەموو ئەمانی باس کردووە باشە نەفس بە نەفس هەموو مانی باس کردووە و عەفو ئەوە بکەن ئەنجام بدەن دوایە فەرمێ فمن اعتدى بعد ذلك فله عذاب أليم هەر کەسێک دوای عەفو و سڵح خوێن بێ قیساس بێ عەفو بێ هەر کەسێک دوای ئەمانە هەر دەست درێژێ بکاتە سەر بەرامبەرەکەی شەڕەکە دروست کاتەوە پەناباری بداتەوە دەستی بۆ بەرێت خوا فەرمێ سزایەکی زۆر بە ئێش و ئازار من بۆ دیاری کردووە چونکم ئەوە شکاندنی پەیمانە پەیمانێک لە نێوان کۆمەڵی خەڵک بەسراوە خەڵکێک شاهیدە لەم قەزیا کەسێکی عەفو کردووە دوایی ئەگەر لە بێدەسەڵاتی عەفوی کردووە قسەیەکی ترە لە هەر جۆرێک بێ بەڵام دوای ئەوە دەست بەرێ بۆ شکاندنی عەفوەکە و پەلاماری بدات و دەست درێژی بکاتە سەر بیکوژێ زەرەری لێ بدا زیانی لێ بدا ئەفەرمی ئەمە خوا فەرمێ سزایەکی زۆر بە ئێشمان بۆ داناوە بۆیە مامەست بابەتی عەفو دەبێت لە دڵەوە بێ لە دڵەوە نەبێ پاداشتەکەی ئەفەوتێ پاداشتی قیامەتی نییە تەنها لە دنیادا هەیە لە دنیایشدا ئاسەواری خراپ بەچێ ئەڵێگە بە دڵەوە نەوێ بۆیە هەموو جارێڵێن با لە دڵەوە عەفویکە لە دڵەوە بیبەخشە بە دڵ ئەم عەفوەکە مەچۆرە ژێر کاریگەری هیچ شتێکی کە ئەگەر لە دڵەوە بوو و بە منطیبی نەفس بوو هەم پاداشی لای خوای پەروەردگاری هەیە هیچ کاتێکیش بیر لەوە ناکاتەوە کە سبەی دەستی بۆ بەر دەزرێژی بکاتەوە سەر یا تۆڵی خۆی بکاتەوە تۆ بڕیاری عەفو داوە شکاندنی پەیمان تاوانی گەورەیە باش وەک دووە پرسەر مامۆسای بەڕێز بینەوە سەر یەکە گرنگەکی کۆمەڵگە کە خێزانە تا چەند ئەم خێزانە بوو نەگەر ژنومێر لێبوردەیان هەبوو مناڵەکان لێوی فێرە بن ئەگەر منداڵەکان شتێک کاتێک شتێکەکەن باوکو و دایک لێبوردە بێ بەرامبەریان خۆیان لە ناوخواانە لێبوردە بن وردە ئەمە وەکوی تۆ باست کرد لەوڵەوە ئەبێتە پەروەردە و ئەم تاکە ئەم مناڵەکە چێتە نێو کۆمەڵگەوە ئەمیش پەروەردەی وەکو ئەخلاق وەکو لێبوردەی وەکو پەروەردە و ئەخلاق وەرگرت و ئەمیش بەرامبەر خەڵک لێبوردا بێت تا چەند ئەمە گرنگە هەر زۆریش گرنگە ئەگەر پێکاتەکانی کۆمەڵگا لە خێزانەوە هەتا سەر ئەگەر بابەتی پەروەردە و لێبوردن زۆر تێکەڵ بن بەیەکەوە تۆ پەروەردەی بکەی پەروەردە لەسەر چی ئەکرێ پەروەردەی بکەی لەسەر تونند و تیژی خێزانەیە مناڵەکانی پەروەردەکە لەسەر تونند و تیژی پەروەردەکردن لەسەر لێبوردن زۆر گەورەیە دایک و باوک زۆر ئیسراحەتەکە لە پاڵ مناڵەکانە چونکە مناڵەکانی چکای تووشی سەرێشەی ناکەن نمونەیە بگێڕمەوە گەر ئەو بە کورتی مەجال بێ باوکێک کۆمەڵێک مناڵی هەبوو
سێ مناڵ چوار مناڵی هەبوو 4 کوڕ هەر گەنج بوون ئەوە تازە چوونە کۆڵان شەڕ و ئەوانە بکەن گەڕەکەکەی خۆیانیان زۆر بۆ هێنابوو ئەزیەتی خەڵکیانە کرد هەر ڕۆژێ بەگشت خەڵکە وردەوردەی گەورە بوون هەموو ڕێژە شەریانە کرد خەڵک زۆر تەکلیفی لە باوکیان کرد باوکێکی باش بە ئەم مناڵانە ئابەم شێوازە پەروەردە ناکرێن تۆ ناکری ئەوەندە مناڵەکان هەان بدەیت هەر بە ئاشکرد لە ناو خەڵکە هاانیەدان خەڵک بکوژن خەڵک بدەنە بەر شەق هەر کەسێک قسەی کرد شەقاری کە نەر کەسێک قسەی کرد بدەنە بەر چەقۆ ئەوەندەی هاندان لەسەر قەتڵ تند و تیژی و شەڕ و ئاژاوە مناڵەکان دوای ماوەیەک لە ناو خۆیانە کێشەیان بوو لەگەڵ باوکیانە باوکی خۆیانیان کوشت و شاردیشانەوە لە ناو وەکو دەڵێ بیرێکە باشە پارچەیشیان کردبوو دوایی لە ناو خۆشانە دەبێتە شەڕیان دوای چەند ساڵێک دەبێتە شەڕیانێکی کێنەی کوژێ لە ئەنجامی کوشتنی دوو براکەیەکی کێنەی کوژێ بابەتی قتڵی باوکیشان زیندووە بێتەوە کەشفە بێ دوایی لە دوو براکە باوک کوژایەکی کیان کوژای دوانەکەی تریش دوانمانەوە لەو دوو برایتر یەکیان کە بەتەما بۆ ئەویان بکوژە ئەوکەش وڵاتی بەجێشت و شاری بەجێش ڕۆشت تەنها لە خێزانێکی 4 پێچ پیاوی یەکێکیان مایەوە کە دوای چی باوک ئەوەندەی هانی مناڵەکاندا کە خەڵک بدەنە بەرشە خەڵک بکوژن وا بکەن یەکەم جار خۆی باجەکەیدا خۆیانن کوشت چکن تۆ پەروەردەی کردو لەسەر پەروەردەی تند و تیژی و کوشتن و بڕین ئێدۆ دەبێ باجەکەی بێ ئەی ئەگەر عکسەکەی بێ ئێمە بین مناڵەکان لەسەر پەروەردەیەکی لێبوردەیی ئەوە بکەین کوڕی خۆم لێبوردن پاداشتی هەیە لێبوردن پەشیمانی بە دووادانایە بابەتێکیان نووسی بوو کە زۆر لە تۆڕە کۆمەڵایەتەکان زۆر گرنگی پێدرا ئەم ماوەیە کە دکتۆرێک دەچێتە بەنزیخانەیەک گەنجێک لەگەڵ گەنجێکە ڕوبەڕۆ بێت و گەنجەکە ئێوێ بە ئاسنێک لێی بدا دکتۆرەکە خۆی خواتەوە پەنگە خواتەوە کە دەست بۆڵام نەداتەوە لە کوڕی خۆم تۆ دەسەبەی بۆ تالیبەرێکە تەوێت لە من بدەی من شتێکم پێ لەوەی تۆ باشتر بەڵام ئێمە بۆ قسێکی پیاوانە نەکەین بۆ لێبوردن نەکەین دوایی کە تەماشاکەن پێڵێ بە کوڕە کوڕی خۆم ئێستا خێزانێک چاوەڕێی تۆکە من چۆن خێزانێک چاوەڕێمەکە بڕۆمەوە مناڵەکان چاوەڕێمەکەن لە دەرگای حوشەکە توش خێزانێک چاوەڕێتەکە دایک و باوکێک چاوەڕێتەکە مناڵەکان چاوەڕێتەکەن بۆ ئەبێ دەستبەرین بۆ شتێک پێویست ناکات دەستی بۆ بەرین ئەم ماوەیە ئەم هەموو قەتڵە لە ناوچەی ئێمە ڕوویدا هەر هەمووی هۆکارگەلێکی زۆری بوون پەروەردەی خێزانی سەقەت و دەسەڵات هۆکارە بۆ ئەوە کە گەرمەجا لە بێ بیڵم دەسەڵات هۆکارە چەکێکی زۆر بە دەستگەنجەوەیە ئەمە زۆر خەتەرە کێ تەوزیعی کردوون دادگا و پازگاکان نایانەوێ یاسا و ڕێساکان محاکمەکان وەکو خۆی ئیشکا و بۆتە تۆڕێکی جاڵتاڕۆکەش گەورە ناگرێ مناڵەگرێ بناڵەکانش ئەمانە پێ دواییش آخر خەڵ لە خزمەتەنە عەرزی کەم ئەویژەوەیە هەندێک خەڵک تکالیفی وەکو بڵێ نامەشروعەکە کەسێکی کوشتووە بە عەمدەن بە کوشتوێتی کاکە مەچن داوای عەفوی بۆ بکەن با سزاوە بگرێ ئەگەر سزا هەبێ زۆر بەڕێز مامۆستا عەبدولسەتار سەفەورامی مامۆستایانی سوپاس بۆی کە لەم تۆرێ لەگەڵ مانە